ئەمە لە لقی گەرمیانێکی زانایانی ئاینی ئیسلامی کوردستان هەمیشە بارکی سەرشانی خۆمانمان زاریویان ڕەنگە یەکێک لە ئەرکە گرنگەکانی سەرشانمانەوە بووە کە لە خزمەتی زانایانی ئاینیا بین و هەوا بکەین لە ئیدارە و لە حکوومەت لە سنوورەکە ڕێزی زیاتر پێشکەش مامۆستایانی ئاینی بکەین. ڕێز و سوپاسمان ئەمڕۆ پێشکەش بە ئیدارەی گەرمیان و هەروەها بەرەوەتی گشتی وقافی گەرمیان کە هاوکارمان بوون پشتگیریان کردین لەوەی ئەمڕۆ خەڵاتی یان بڵێن درعی ڕێز و سوپاس و وەفاداری پێشکەش بۆ مامۆستا بەڕێزانە بکەین کە لە سنوورەکەیە خانەنشین بوون و ئێستاکاری و وەزیفەیان نەماوە هەرچەندە ئەوان هەر بە ئەرکی خۆیانی ئێرزان لە مزگەوتەکانە خزمەت دەکەن بەڵام وەزیفەی ڕسمی خانەنشین بوون و ئێمەش ڕێز و سوپاس و پێزانین و وەفامان پێشکەش کردن و سوپاس بۆ هاوڵاتیانی سنوورەکەش دانیشتوانی شاری کێلار و دەوروبەر ئامادە بوون لەو ڕێز و سوپاسە. لەگوان مامۆستایانی ئاینی هەروەکو لە شاری مامۆستای بەڕێز شاکە شاریکی خوێندەوە باسی ئەوەی کرد کە پێویستە ئەو میلەتە بەردەوام ڕێز و سوپاس پێشکەش مامۆستایانی ئاینی بکە و قەدری خزمەتیان بزانێ و زۆر دڵخۆش بوون کە لێرە لەم سنوورەیە هەم حکوومەت و هەم زانایانی ئاینی پێزانین و ڕێز و وەفایان هەیە بۆ خزمەتەکانیان.